نوکو پێشمەی دەرەنگی حزبی شووعی ئیدانەی ئەو لە شرکێشە دەکەم کە بۆ سەرهەڵمی کوردستان و من داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم، هەموو کوردانی هەر چوار پارچە دەکەم بەرەنگاربوونێکی تەواو بکەن دژی داگیرکەرانی کە وڵاتەکەمان. بەڕاستی بەداخەوە کوردستان بۆتە ساحەیەکی جەنگ، هەموو ئەو وڵاتانەی کە ئێستا تێنە ئەو خاکەمان شەڕمان پێدەفرۆشن و ڕۆڵەکانمان تیرۆر دەکەن دەکوژن، بۆتە ساحەیەک کە شەڕی ئێمە نییە بەداخەوە، بەڵام ئەم وڵاتانە شەڕمان پێدەفرۆشن. من وەکو پێشمەرگەیەک دووپاتێکم وەکە من ئامادەم بۆ هەر کاتێک کوردستان وڵات پێویستی بە من هەبێ جارێکی دبمەوە پێشمەرگە کەمشان دژی داگیرکەران و ئەوەی کە لەسەر شار من دەبێت. نەخێر من پێم وایە شەڕی هەموو کووردە، شەڕی پەکە نییە، شەڕی کوردستانە، شەڕی هەموو کوردانە. بەداخەوە ئێمە والێکی دێنەوە کە شەڕی پەکەی شەرچیە، بەڕاستی ئەمە دوورە. ڕاستە ئەمڕۆ پەکەکە هەیە لە ساحە ئەم جەنگانەیە، بەڵام خۆ ئەو شەڕی کە ئەبێ بێنە شوێنێکی تر نەک لای ئێمە. خۆ تیارەدا لە شوان لە دێ خەڵک دەکوژێ، خەڵکی سڤیل دەکوژێ، خۆ دەزانی ئەو خەڵکی سڤیلە، بەڵام بۆ دەیکوژێت ئەگەر شەڕی پەکەیە. بەڵام ئەوان بەبیانووی ئەوەی بەبیانی پەکەیە، ئەوە هەدێکە کە بۆ بەناوی پەکەوە. بەڵام من تەوەقع ناکەم، من داوا دەکەم هەموو کوردان موقفێکی جوانتر ڕوونتر ئێمە کوردستانی خەڵوێست وەرگرینە و حزبەکان بەڕاستی بینە سەرخەت ناکرێت بەم شێوە هەر ڕۆژی بە بەیانوێک. بەڵام قەنەعەتمان وایە لە تەقریراتی ئەوانە نەمانی هەر چوارپارەی کوردستانە، ئەوەیە کە وەکو ساڵانی ڕابردوومە لەژێر دەستی ئەوانە بمێنەوە بۆ کۆیلایەتی. ئەمڕۆ جارێکی بای ئەویش تەماوە کوردستان لە عێراق، لە تورکیا، لە ئێران، لە هەموو وڵاتان ینی کورد داوای مافێکی ڕەوای خۆیە، ینی هەموو کوردان ئەو مووقفیانەیە کە بەرامبەر داگیرکەران تورک ڕاوەستین نەکتە ناگریلا. بەڵام ئەمڕۆ ڕاستە گەریلا واجهەیە کە کەیسە شەڕ دەکەن، بەڵام ئێمەش هەڵوێستمان دەبێت، مووقفمان دەبێت دژی ئەو داگیرکەرانی کە ئەمڕۆ بەسەر خاکمان شەڕ دەفرۆشن. سەری ڕێز بۆ سەرجەم ئەو شەهیدانەی کە لە شەڕی گەریلا شەهید دەبن، ئیدانەی ئەو پەلامارانەی ڕژێمی تورکیاکەین. ئەوەی کە ئەوەی کە تورکیا دەستی پێکردووە ناوەکەی هەر لە داگیرکاری زیاتر هیچی تر هەڵ ناگرێ بەڕاستی. بۆیە ئێمە وەکو پێشمەرگە دێرینەکانی حزبی شووعی ئیدانەی ئەو ڕەفتارەی ڕژێمی تورکەکەین و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەکەین کە ئەمە شەڕی داگیرکاریە. ئەرکی حکوومەتی عێراقە بێتە سەرخەت بۆ ئەوەی سنوورەکانی خۆی بپارێزیە و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە هەماهەنگ لەگەڵ حکوومەتی عێراقیە سنوورێک بۆ ئەو پەلامارانە دابنێ. ئێمە وەکو پێشمەرگە دێرینەکان بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەیەک دژ بە داگیرکاری ئامادەین. لە چوارچێوەی شەڕی پەکەکە نایبینین، ئەمە شەڕی داگیرکاریە. سەرۆکی هەرێم چۆن تعریفی ئەکات جۆرێکە لە داگیرکاریە. من بۆ پشتڕاستکردنەوەی ئەم قسەیە ئەندامێکی سەرکردایەتی برادرانی پارتی خۆی بەڕەسمی ئەڵێ ئەمەی کە هاتووە داگیرکاریە، سنوورەکان داگیرەکات. بۆیە ئەم داگیرکاریە پێویستەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە جددی بوەستێ بەرامبەر ئەم بابەتە. ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە چ لەگەڵ حکوومەتی عێراقیە کار بکا بۆ ئەوەی سنوورێک بە حکوومەتی تورکی دابنرێ، چ وەکو خۆیشی هێزی پێشمەرگە ئامادەسازی بکات بۆ بەرپەرزدانەوەی ئەو پەلامارانە و تەنسیقیش هەبێ لەگەڵ برایانی گەریلا بۆ ئەوەی بتوانرێ ئاماهەنگیەکی باش هەبێ بۆ بەرپەرزدانەوەی ئەو داگیرکاری کە ڕژێمی تورکیا دەیکات.